لە وتارێکیدا خەلیل عەبدوڵڵا نووسەر و ڕووناکبیر ئاماژەی بۆ کردووە دوایەوەی ڕێکخراوی یونسکۆ لۆگۆی شاری سلێمانی وەک شاری داهێنانی ئەدەبی پەسەند کرد و مۆری لۆگۆی ڕسمی خۆی خستە سەر، بەوەش لۆگۆی سلێمانی و یونسکۆ ئاوێزانی یەک بوون. ئاماژەی بەوەش کرد پێشتر لە ڕۆژی سیوێکی تشرینی یەکەمی 2019 ڕێکخراوی یونسکۆ شاری سلێمانی بە شاری داهێنانی ئەدەب و شاری سنەی ڕۆژهەڵاتی بە شاری داهێنانی میوزیک ناسی. پێشتریش لە ساڵی 2015دا شاری غازی عەنتابی باکووری کوردستانی بە شاری داهێنانی هونەری خۆراک دروستکردن ناسی بوو. خەلیل عەبدوڵڵا ئەوەشی خستۆتە ڕوو. یونسکۆ ئاژانسێکی تایبەتی سەر بە ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکانە و لە ساڵی 1945دا لەگەڵ دامەزاندنی ئەو ڕێکخراوەدا دامەزراوە. ساڵی 1946 دەستی بەکارەکانی کردووە و بایەخ بە ڕشتەکانی پەروەردە و زانست و ڕۆشنبیری ئەدات. بارەگای سەرەکی یونسکۆ لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسایە و لە زۆربەی وڵاتانی جیهان ئۆفیسیان هەیە. لە بەشێکی تری وتارەکەیدا ئەوەی خستۆتە ڕوو یونسکۆ لە ساڵی 2004ەوە بەرنامێکی دانا بۆەوەی بایەخ بە شارە داهێنەرەکان لە 7 بواردا بدا و پشتیوانیان بکات بۆەوەی زیاتر گەشە بکەن. یونسکۆ بۆ ئەو مەبەستە تۆڕێکی دروست کرد بە ناوی تۆڕی شارە داهێنەرەکان و ساڵانە لە ڕۆژی جیهانی شارەکاندا لە سیوێکی تشرینی یەکەمدا ژمارەیەک شاری بە شاری داهێنان ئەناسێنێت لە چەند بوارێکی جیاوازدا کە ئەمانن ئەدەب، میوزیک، هونەرەکانی میدیا، فیلم، پیشە و هونەرە میلیەکان و دیزاین، هونەری خۆراک دروستکردن. خەلیل عەبدوڵڵا ئاماژەی بۆش کردووە بۆ هەر شارێک کە لە هەر بوارێکدا ئەبێتە ئەندام چەند مەرجێک هەیە. لێرەدا باسی ئەو مەرجانە دەکەین کە تایبەتە بە شاری سلێمانی کە بۆتە شاری داهێنانی ئەدەب و مەرجەکانیش بریتین لە بوونی بەرهەمی زۆری چاپکراوی ئەدەبی لە ڕشتەکانی شیعر و چیرۆک و ڕۆمان. دەبێت ئەو شارە سیمایەکی ئەدەبی و ڕۆشنبیری هەبێ و فێستیڤاڵ و کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبی و ڕۆشنبیری زۆری تێدا ئەنجام بدرێت. هەروەها کتێبخانەی گشتی حکومی و ئەهلی و سنتەر و ناوەندی ڕۆشنبیری زۆری تێدا بێ و جوڵانەوەی وەرگێڕانی تێدا بێ. وەرگێڕان لە زمانە زیندوەکانەوە بۆ سەر زمانی کوردی و بە پێچەوانەوە. خەلیل عەبدوڵڵا ئەوەشی خستە ڕوو کە سەیری ئەو مەرجانە دەکەی دەبینیت هەموو لە شاری سلێمانیدا هەیە. شاری سلێمانی لە سەرەتای دروستبوونی و لە سێکوچکەی بابانەوە نالی و سالم و کوردی شارێکی ئەدەبی و ڕۆشنبیری بووە و ئەو کاروانی ڕۆشنبیریەی بەردەوام بووە و لە هەموو قۆناغێکدا ڕوخسار و ناوەڕۆکی کەلتوری هەبووە و بە شاری ڕۆشنبیری ناسراوە. هەر بۆیەش لە ساڵی 2012 پارلەمانی کوردستان بەڕەسمی بە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ناساندی بەهۆی ئەو مێژوە پرشنگدارە ئەدەبی و ڕۆشنبیری و بوونی مرج و پێوەرەکانی یونسکۆ لەلایەن ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیە بە شاری داهێنەری ئەدەب ناسرا. ئەوەش نازناوێکی گەورەی جیهانیە و ئەبێتە تاجێکی پیرۆز و ئەچێتە سەر گەنجینەی سەروەریە کلتوریەکانی تر. خەلیل عەبدوڵڵا لە نووسینەکەیدا بە چەند خاڵێک باسی لە ئامانجی یونسکۆ کردووە لە دامەزاندنی ئەم تۆڕە. دەڵێت پتەوکردنی پەیوەندی شارە داهێنەرەکان و هاوکاریکردنیان لەبەر ڕۆشنایی پلانی استراتیجی گەشەپێدانی شارستانی بەردەوام بە مەبەستی داهێنانی زیاتر لە بواری کلتور و پیشەسازی کلتوری کەرتەکانی حکومی و تایبەت و دانانیان لە پێشەنگی نەخشەی ئاوەدانی لەسەر ئاستی ناوخۆی و دەرەوە. هەروەها بایەخدان بە چالاکی و خزمەتگوزاری کەلتوری و گەشەپێدانی ناوەندەکانی داهێنان و ڕەخساندنی دەرفەتی لەبار بۆ داهێنەران و شارەزانی بواری ڕۆشنبیری. یەکێکی تر لە ئامانجەکانی بریتیە لە بایەخدان بە کلتوری پێکهاتە جیاوازەکان و گروپە پەراوێز خراوەکان و تاک و گروپی خۆبەخش و کردنەوەی دەرگای خزمەتگوزاری کەلتوری بەڕووی هەموواندا بۆ ئەوەی لێی بەهرەمەند بن و ئاستی کۆمەڵ لە ڕووی کلتوریەوە پێشکەوتنی گەورە بەخۆ ببینێت. هەروەها ئاوێتەکردنی تەواوی کلتور و داهێنان لە پلانی استراتیجی گەشەپێدانی ناوخۆیی و شارەکان دەکرێنە دەستە خوشک و دەبنە خاکێکی بەپیت بۆ کار و چالاکی کلتوری هاوبەش و جێبەجێکردنی پلانی گەشەپێدانی شارستانی تا ساڵی 2030. خەلیل عەبدوڵڵا وشی خسۆتە ڕوو هەر شارێک کە لەلایەن یونسکۆ پەسەند دەکرێت دەبێت ئەم پابەندیەتانی خوارەوە لە ئەستۆ بگرێت. یەکەم پێویستە پابند بێت بە بەرنامە و پەیڕەوی ناوخۆی تۆڕی شارە داهێنەرەکان و لەبەر ڕۆشنایی پلانی گەشەپێدانی شارستانی بەردەوام
بۆ ساڵی 2030 کار بکە و خاڵی 11 ئەم پلانە لەبەرچاو بگرێت. دووەم، بۆ ماوەی 4 ساڵ ئەو شارە لەژێر تێزدا دەبێ و پێداچوونەوەی دەوری ئەکرێ و راپۆرتی چاودێری ئەندامەتی لەسەر هەردوو ئاستی ناوخۆی و دەرەوە پێشکەش دەکرێ و ئەگەر ئەو شارە پابەند بوو بێ پلان و بەرنامەی ئەو تۆڕ و کار و چالاکی پێویست ئەنجامدا بوو ئەبێتە ئەندامی هەمیشەی ئەو تۆڕە بە پێچەوانەوە ئەندامەتی لێ ئەسەندرێتەوە. سێەم، ئەبێ ئەو شارە بەشداری کۆبوونەوەی ساڵانەی تۆڕەکە بکات. چوارەم، ئەبێ شارەکە لەگەڵ شارەکانی تری دەستە خوشک چالاکی هاوبەش ئەنجام بدەن. پێنجەم، لە کار و چالاکیەکاندا ئەتوانن ناو لۆگەی تۆڕی شارەداهێنەرەکان بەکاربێنن. شەشەم، ئەبێ شارەکان بەرنامەی ساڵانە بە تایبەتی و بۆ 4 ساڵ بەگشتی ئەنجامدانی بۆ کار و چالاکیەکانی دابنێت. حەوتەم، هەر شارێک ئەبێت ئیشتراکی دارایی ساڵانە بدات.